ڕێی شوبات بە 5,000 کەس یانست حکوومەتەکەی ئێمە لە ناوبەرن کە شەریعەتی سندوقمان هەبوو بە 5,000 بڕۆ 15,000 بڕۆ 20,000 هەموو ئیسلامیەکانی ئێرە بە گۆڕانی شەوە لە سلێمانییان ویست لە پەرلەمان نەمێنێ هەڵبۆشێتەوە حکوومەت هەڵۆشێتەوە لە بەردەرگی سلێمانی محکەمەیان بۆ دانای ئەگەر یەکگرتووی ئیسلامی زیرەکانە گۆڕانی بەکارهێنابێ بۆ ئەکسەری ڕاز نەبێ بڵین گۆڕان زیرەکانە یەکگرتووی ئیسلامی بەکارهێناوە ڕێکەشەوەتە بەرەی ئۆپۆزیسیۆن ئەخوانەکان لە خۆیان نەبوو بە 82 ساڵ ئەخوانەکان خەباتەکەن بێنە سەر حکووم هەوڵدرا بە ئەغلبێتێکی زەئیل وەکەوەی کە محەممەد مرسی تێپەڕان ڕێکرێ بەڵام نەکرا ئەسڵەن سوپا دەستوری نووسیەوە کە ئەخوان و محەممەد مرسی توانیان بێنە سەر ئەو دەستورە سوپا تعدیلی کردێکە بجار نزیکەی 18 ملیۆن لە ئەنساری ئیخوان لە مەیدانەکانی میسر خۆپشاندانەکەن و گوێیان لێ ناژیرێت. چاوپێکەوتن لەگەڵ مەلا بەختیار بەشی دووەم شەوی یەکشەممە کاتژمێر 8:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.